پیاوی واز لە تەوتین ناهێنێت ئەوانەی سوور بوون لەسەر تەوتین پاشەکشیان کرد کەچی ئەو لیستی بەناوی تەوتین دروست کردو و دەستی لێ هەڵناگرێت و دەڵێت تا تەوتین جێبەجێ نەبێت واز ناهێنێت. دکتۆر ڕەعد ڕەفعە مامۆستای زانکۆیە و 11 ساڵ لە هەولێر سزا درا و نەیان دەهێشت لە زانکۆ وانە بڵێتەوە. ئەو لە دوای سەرهەڵدانی گرفتی موچە بەردەوام بەڕێگەی بەغدا و دادگای فیدراڵیەوە بووە بۆ جێبەجێکردنی تەوتین و چارەسەری کێشەی موچە. دکتۆر ڕەعد ڕەفعە سەرکردایەتی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەری دەکرد کە ئەو تیما لە دادگای فیدراڵی سکاڵایان تۆمار کرد بۆ داوای تەوتینکردنی موچە و ڕزگارکردنی لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. دوای حەڤە دانیشتنی دادگا کە نوێنەری یاسایی مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان تێیدا بەشدار بووە، دوجار دادگای فیدراڵی بڕیاری تەوتینی موچەی دا و بەهۆیەوە بەشێک لە کێشەی موچە چارەسەر بوو. هەرچەندە زۆرێک دەیانویست ساردی بکەنەوە کەچی ئەو کاردانەوەیەکی توونتری هەبوو. زۆر حیزب و کەس و لایەن داوای تەوتینیان کرد، بەڵام زۆرێک لەوانەی کە بانگەشەی تەوتینیان دەکرد و بە سوندی دژی هەژماری من بوون پاشەکشیان کرد و چوونە پاڵ هەژماری من. ئەوەی مایەوە دکتۆر ڕەعد ڕەفعە بوو کە هەرگیز پاشەکشەی نەکردووە و ئێستاش بە لیستی ژمارە 247 بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکات و وەک چاکە لایەنی کوردستانی بەڵێنی جێبەجێکردنی تەوتین بە هاوڵاتیان دەدات. لیستی 247 دکتۆر ڕەعد ڕەفعە لە بازنەی هەولێر بەشداری هەڵبژاردن دەکات و جێبجێکردنی تەوتینی کردوتە ناونیشانی بانگەشەی ئەوان. داوا دەکەن موچە ڕاستەوخۆ لە بەغداوە لە ڕێگەی بانکە حکومیە فیدراڵیەکانەوە بچێتە سەر هەژماری موچەخۆرانی هەرێم. ئەمەش بە تاکە ڕێگای چارەسەری کێشەی موچە دەزانن. ئێستا تیمەکە بە لیستی 247 و بەناوی دکتۆر ڕەعد ڕەفعە بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە بازنەی هەولێر دەکەن. سەرڕای هەڕەشە و فشار واز لە تەوتین ناهێنێت. ئەمە جگەلەوەی داوای هەڵۆشانەوەی هەر باج و ڕسوماتێکی زیادە دەکەن کە لە هەرێم هەیە و لە بەغدانیە وە خزمەتگوزاریەکانی نەوت و بەنزین هاوشێوەی بەغدای لێ بکرێت. لیستی 247 تەوتین لە ڕێگەی دکتۆر ڕەعد ڕەفعەوە پرۆژەیەکی 65 لاپەڕەییان ئامادە کردووە و دەڵێن لە ڕێگەی بەغداوە کۆتایی بۆ بارگرانیە دەهێنین کە بەسەر خەڵکدا سەپێنراوە. ئەوان دەڵێن دەنگێکی نوێی ناڕازی کە بۆ یەکەم جار لە هەولێر هەڵدەقڵێت بەبێ ترس و سڵەمینەوە دەگەێنە پەرلەمانی عێراق.